ململانێ و ناکۆکی نێوان پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە بەغدا لەسەر پۆستی سەرۆککۆماری داهاتووی عێراق و ڕێگنەکەوتنیان وای کردووە کە خەڵکی لەناو بازاڕ و شەقام و شوێنە گشتیەکان بەردەوام چاودێری ئەو دۆخە سیاسیە بکەن و خوێندنەوە و بۆچۆنی خۆیان لەو ڕواوە بخەنە ڕۆ. لەسەر بنەمای خزمەتکردنی هاوڵاتیەکانی هەرێمی کوردستان و لەسەر بنەمای گەڕانەوەی شایستەدارایەکان بۆ هەرێمی کوردستان و لەسەر بنەمای گەڕانەوە یا جێبەجێکردنی شایستە دەستوریەکانی هەرێمی کوردستان لەسەر ڕێککەوتنی کاندیدێک ڕێک بکەون، بەڵام بەداخەوە دیارە ڕێک ناکەون و ئەمەش بووەتە تا هۆی لێکترازانی ماڵی کوردی. ئەم هاوڵاتیە پێی وایە تەداخلاتی دەرەکی هەیە بۆیە ڕێک ناکەون و ئاشکراشی دەکات کە عێراقیەکان ماندوون لەو تەداخلاتانە. ئەم تەداخلاتی دەرەکیە زۆر خراپە، یعنی بۆ من بە قسەی دەرەکی بکەم، بە قسەی دەرەکی ناکەم، وەنیا بە قسەی ئەو کەسە دەکەم کە ماندی بووە لە عێراق لە دەرەکیەکان. بزان چێ ماندی بووە، وەنیا ئەوەی کە ماندی نەبوو هاتوتە سەر سەفرە حازری ئەوە نابی کاکە، ئەمە نابی، یعنی ئەتوو عێراق پارێکی زۆری هەیە، عێراق سەرواتێکی زۆری هەیە، ئەی کاکە ڕێککەون بۆ ڕێک ناکەون لە ناوخۆتان. چاودێرانی سیاسی پێیان وایە کورد کێشە و پرسی گرنگتر لە پۆستی سەرۆککۆماری عێراقی هەیە و تا ئێستا چارەسەر نەکراون. ئێمە کێشەی ناسنامەمان هەیە، کێشەی زمانمان هەیە، کێشەی خاکمان هەیە، ئێمە کێشەی سەرۆککۆمارمان هەیە. سەرۆککۆمار هەر کەسێک بێتن ئاسایی بە ئێمە گرنگ ئەوەیە چێ لە عێراقدا حکم دەکات، حکمی عێراق چۆنە بەرامبەر ئێمەی کورد، ئێمە داواکاریەکانی ئێمە چۆن جێبەجێ دەکەن. بەشێک لەم خەڵکەش پێی وابوو کە ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکانی هەرێم لەسەر پرسە ئاڵۆزەکانی نێوان خۆیان وا دەکات کە کێشەی کار و کاسبی و مۆچەیان هەبێت. ئەگەر ئەوان ڕۆژێک زووتر ڕێکەون لە بۆ ئەمە باشترێت، چکە ئەگەر ئەوان ڕێک نەکەون یەکێک لەوانەی کە زەرر بەمە دەگەیتنەوە دواکەوتنی مووسێ، تەبعان ئەگەر مووسەش دواکەوێتن بازار کەم دەبتەوە، ئیشکار کەم دەبتەوە. بڕیار وایە ڕۆژی چوارشەممە پەرلەمانی عێراق لەسەر پۆستی سەرۆککۆماری داهاتووی عێراق کۆ ببێتەوە و هەڵبژاردن بۆ ئەو پۆستە بکرێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.